سڵاو بینەرانیێژە خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی زەیاڵی زاگرۆسەوە لەگەڵتانم. بەرنامەی ئەم جارەمان باس لە مێژووی کۆمەڵەی ژێکاف دەکەین. دەپرسین ئاخۆ مێژووی ژێکاف دەگەڕێتەوە بۆ کەی؟ ئەندامانی ئەم کۆمەڵەیە سەر بەچی چینەکی کۆمەڵگە بوون؟ بیر و ئایدۆلۆژیای ئەم کۆمەڵگەیەکی بوو؟ لە دواترە ئایا بۆچی کۆمەڵەی ژێکاف گۆڕا بۆ حزبی دیموکراتی کوردستان؟ بۆ ئەم بەرنمەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەلی کەریمیمان کردووە. مامۆستاگیان زۆر بەخێر بێی. سپاستان دەکەم و دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامە مێژوویە و دەستخۆشیتان دەکەم. سپاس بۆم دەرفەتە. بینەرانی ێژە دۆسیەکمان ئامادە کردووە لەگەڵ هاوکاراندا، پێکەوە دەبین و دەگەڕێنەوە وڵاتە. پاش هەڕۆژانی ئیمپراتۆرە تەسکبینە توندڕەوەکان و کشانی ئیمپریالیزم و سەرەتاکانی پاوان و کەڵەکەی مۆدرنەتەی سەرمایەداری لە کوردستان و دابشکردنی کوردستانی گەورە، پاشکەوتنی بزوتنەوەکەی سمکۆی شکاک، ڕۆژهەڵاتی کوردستان ژانیە ڕەوتێکی یەکسانخوازی نەتەوەیی و کۆمەڵگەیی دەگرت. کۆمەڵەی ژێکاف یەکێکە لە کۆمەڵە گرنگ و بە پێزەکانی دەورانی جەنگی دووەمی جیهانی کە شانەوشانی زمانکێشان و بڵێسەی ئەو جەنگە بیر و ڕامانی ڕۆشنبیران و خوێنەرانی گەلی کوردی بۆ خەبات لە پێناو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بەتینتر دەکرد. ئەم ڕێکخراوە لە 16 ئۆکتۆبەری 1942 لە سەردەستی توێژێکی خوێنەواری نەتەوەیی پێکات. قاسملۆ پێی وایە لە ماوەی شەڕی جیهانی دووەمدا هێزی هاوپەیمانان نەچوون بۆ باکووری ڕۆژهەڵاتی کوردستان کە ناوەندەکەی مەهاباتە. لە 1944 پاژوەدەرنانی پۆلیس خەڵک خۆی حکمی ئەو مەڵبەندەی گرتە دەست. لەو کاتەدا بزوتنەوەی نەتەوەیی ژێکاف چالاکی خۆی دەست پێکرده بوو. سابەپەی قسەی مەلا قادری مدەڕیسی ڕێکخراوەکە شتێکی 100% نەتەوایەتی بوو. پێوەری ئەندامبوون لەو ڕێکخراوە کوردبوون بوو. لە ژێکافدا پێش دەستبردن بۆ چەک ئامانج بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری گەلی کورد بوو تا هێژای ئازادی بێت. 4 دەستە لە نێو ژێکافدا بۆیان نەبوو ببنە ڕابەر و سەرۆکی ژێکاف، ئەوانیش ئەمانن: ئاغا و شێخ و مەلا و سەید. بەپێی قسەی مامۆستا جەمال نەبەس، ژێکاف کۆمەڵەیەکی نهێنی بوو، ئەندامانی خۆی بەپێی دەستورێکی تایبەت گۆش دەکرد. ئەو پێی وایە دامەزرێنەر و ئەندامانی ژێکاف ڕەشوڕوتی کۆمەڵی کوردەواری بوونە. دکتۆر قاسملۆ دەڵێت 16 ئۆکتۆبەری 1945 حزبی دیموکراتی کوردستان لە مەهاباد لەسەر بناغەی ژێکاف دامەزرا. هەندێک توێژەر پێیان وایە کۆمەڵەکان ناچار بوون ڕاستپاردەی سۆڤێت بۆ داواکردنی لە قازی محەممەد تا بێتە ڕیزی کۆمەڵەکەەوە پەسەند بکەن. بە بۆچوونی توێژەری کورد عەتا قەرداغی ئەمە وای کرد ئەندامانی سەرەوەی بترسن پەیوەندیە دیموکرات و ئاسۆیەکانی کۆمەڵە ببێ بە پەیوەندیەکی باوکانە و هەرەمی. بەڵام بەشێکی تر لە توێژەران ئەمە بۆ کاریزمایی و ئاکاری بەرزی قازی و پیرۆزیەکەی لە نێو کۆمەڵی کوردەواری ئەوێ دەمێدا دەگەڕێننەوە. بە قسەی زەبیحی ئەم ڕێکخراوە لە 1937 دامەزراوە. لە یەکەمین بڵاوکراوەی لە 1943 دەرکەوت. ئەمیری حەسەنپور پێی وایە ناسیۆنالیزمی نیۆباوی کورد لە باری ڕێکخراوەیدا بەم کۆمەڵەیە دەستی پێکرد. هەروەها ئەمیری حەسەنپور دیسانەوە دەڵێت ڕێوازی سیاسی ئەم ڕێکخراوە تێکدانی ئەو سنوورانە بوو وا کوردستانیان لە تووکوت کرده بوو. گۆڤاری نیشتمان زمان حاڵی ئەم کۆمەڵەیە بوو. عەبدوڕەحمانی زەبیحی بەڕێوبەری گۆڤارەکە بوو. گۆڤارەکە لە ماوەی ساڵانی 1943 بۆ 1944 چالاک بوو. ئەم گۆڤارە یەکەمین گۆڤاری سیاسی و ئەدەبی ڕۆژهەڵاتی کوردستانە. کەسێک کە دەبووە ئەندامی ژێکاف دەبوو بەپێی ئەو ئاینەی لاسەرەتی لە بەرامبەر 3 کەسدا سوێن بخوات کە خەبات بۆ سربەخۆیی نەتەوەیی کورد بکات و بێجگە لەو 3 کەسەش کەس نەیدەناسی. زۆری نەبرد لە ماکۆ تا کرماشان خەڵک بوونە ئەندامی ئەم ڕێکخراوە. 4 کۆڵەکە سەرەکیەکەی کۆمەڵە ئەمانە بوون: ئیسلامیەتی، کوردایەتی، مەدەنیەت و ئاشتی خوازی. وەک دیارە کۆمەڵەکە تایبەتمەندیەکانی کۆمەڵی کوردەواری ئەو سەردەمە و دۆخی پێشکەوتنی جیهانی ڕەچاو کردووە. لێ هەندێک لە توێژەران پێیان وایە کۆمەڵە کاریگەری لە 2 هێڵەوە وەردەگرێ: باری خێڵایەتی و ئاینی کۆمەڵی کوردی و فکری داسەپێنی حزبی تودە و ستالینیزمی سۆڤێتی. جابۆیە نەختێک تەمومژی لە پەیام و استراتیژ و ئایدۆلۆژیای کۆمەڵەکەدا هەیە. کاتێک لە 1945 نوێنەری حکوومەتی ئێران و ڕاوێژکاری دەوڵەت دەچێتە مەهاباد، نوێنەری کۆمەڵەکە ئەم داوایانە دەکات: دانان بە زمانی کوردی و ناساندنی وەک زمانی ڕسمی خوێندن، باج و دەرامەتی کوردستان لە پڕۆژە خزمەتگوزاریەکانی ناوچەکەدا خەرج بکرێ و کارمەندی دەستگاکان کورد بن.
بناغەدانەرانی ژێکاف ئەمانە بوون: حسێنی زەڕنگەران فروهەر سەرۆکی کۆمەڵە، محەممەد نانەوازادە بەرپرسی نیزامی کۆمەڵەکە، عەبدوڕەحمان زەبیحی عولەما بەڕێوبەری گۆڤاری نیشتمانی زمان حاڵی کۆمەڵەکە، عەبدوڕەحمان ئیمامی قاسم قادری قازی سەرۆکی نوێنەرانی ژێکاف لە دیداری سێسنوور، مەلا عەبدوڵای داودی ناسراو بە مەلای حەجۆکی بەڕێوبەری خوێندنگەی گەلاوێش، محەممەد یاهوو مەلا قادری مدەڕیسی ئەندامی هەیئەتی ئیستیشاری، سەدیقی حەیدەری، عەبدوڕەحمان ئیمامی ئەقدەم، نەجمەدینی تەوحیدی، محەممەد دڵشادی ڕەسووڵی و میرحاج لە باشووری کوردستان. پەیوەندی ژێکاف لەگەڵ پارتی هیوای باشووری کوردستان لە ڕێی سەعیدی حەمەقالەی بێستانچیەوە بوو. میرحاج کە نوێنەری حیزبی هیوا بوو، بە پشتبەستن بە ئەزموونەکانی حیزبی هیوا ڕۆڵی هەبوو لە پێدانی ڕێنمونی. هەندێک لە توێژەران پێیان وایە بیر و ڕامانی هیوا لەوێ دەمێ دابەشکردنی کوردستاندا وای کردووە لە ڕێی سەرپێخستنی کۆمەڵەیەکی واوە بیر لە دەوڵەتی نەتەوەیی یەکپارچەی کوردستان بکاتەوە. ئەوە تا لەسەر ڕووبەرگی ژمارەیەکی گۆڤارەکە نووسراوە بژی سەرۆک و کورد و کوردستان و هیوا، کە مەبەستی ڕەفیق حیلمی ڕابەری پارتی هیوایە کە بە سەرۆکی باڵا ناودەبرا. لە قیباشووری ئەم ڕێکخراوە ئیسماعیل حەقی شاوەیز و زەکیە بابان و برایم ئەحمەد و فایق بێکەس بوون. پاژەوەی جەنگی جیهانی کۆتایی هات بە دەسیسەی ڕووسەکان و بە تایبەت جەعفەر باقرۆف کە تورکێکی ڕەگەزپەرست بوو، وردە وردە ئەندامەکارا و بڵندەکانی ئەم ڕێکخراوە وەلانران و بێدەسەڵات کران و لەسەر ڕەنج و کۆش و ئێسک و پرووسکی ژێکاف حیزبی دیموکراتی کوردستان جێگرتەوە. حیزبی دیموکرات پڕۆژەی کوردستانی گەورەی لە گۆڕنەوە بە ئۆتۆنۆمی مۆکریان ڕازی بوو کە تەنیا ناوچەکانی مەهاباد و شنۆ و نەغەدە و بۆکانی دەگرتەوە. پاشان هەر بە دەسیسەی ڕووسەکانیش ئەم ئۆتۆنۆمیە ناوچەیە کەرت و پەرت کرا. سەرەتا ئەم بەرە بە بیر سۆسیالیستەی و سۆزێکی زۆریان بۆ نەتەوەکەیان هەبوو، لەم نێوەندەدا دەهاتن و دەچوون، هەرگیز هاوکاری میر و دەرەبەگ و ئاغا و شێخیان قبوڵ نەدەکرد. بەڵام ئەو ڕایەڵانە زۆر بوون کە ئەم بنەماڵە و میرانەی بەو زلهێزانی وە ئەودەم لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە نەبوونی پڕۆژەی کوردیدا زاڵ بوون گرێدا بوو. جەمال نەبەس پێی وایە ژێکاف بۆ خۆناسین و خۆسەپاندن قازی مەحەممەدیان کردە سەرۆکی کۆمەڵەکە، هەروەکتر دەڵێت هیچ بەڵگەیەک نییە بۆ ئەمەی ئەوان حیزبی دیموکراتیان لەسەر جەستەی ژێکاف دروست کردبێ و قازی چوو بێتە رووسیا. بەڵام پێی وایە پاژەوەی قازی بووە سەرۆکی کۆمەڵە، زۆرینەی کۆمەڵەکە لە هۆردە بۆرژوا و مەلاو سەرکردە ترادیسیۆنالیستەکان پێکات. ئەم ڕێکخراوە تێکەڵەیەک بوو لە بیری ناسیۆنالیستی و خەبات بۆ ئۆتۆنۆمی لە چوارچێوەی ئێران و پاشان بەرخۆدان بۆ کوردستانی گەورە، کاریگەری ئۆتۆنۆمی خوازی حیزبی کۆمۆنیستی ئازەربایجانی و حیزبی شیوعی سۆڤێتی و تودەی لەسرە. لێ ژێکاف هەنگاوێک ئەو لاتریش دەچێت، واتە خەونی کوردستانی گەورە. لە بواری هەچەشنی ئاینی و زاراوی و کەلتوری کوردیدا کێماسی لە ڕامانی ئەم کۆمەڵەیەدا هەیە، ئەوە تا تەنیا ئاینی ئیسلام وەک تاکە ئاین دێنەتە ناسین. جەمال نەبەس پێی وایە ژێکاف پتر کۆمەڵەیەکی ئەخلاقی و ئاکاری کوردەواری بووە، نەچەپ بووە و نەڕاست. ئەوە تا زەبیحی لە وتارێکدا دەڵێت ئێمە کۆمۆنیست نین، هەروەها لە وتارەکانی گۆڤارەکەیانەوە تێدەگەی ژێکاف پتر هەوڵ بۆ یەکێتی و بنبڕکردنی ناکۆکە کۆمەڵایەتی و ناوچەیەکانی کۆمەڵی کوردەواری دەدەن. دوجار ئەم ڕێکخراوە ئاسۆیە کۆمەڵگەیە لە چێوەی حیزبی دیموکراتی شێوە ڕێخستنی ستالینیدا لە قاڵب درا و سەر بردرا. بەڵێ بینێران ێژە دوای بینین دۆسیەکە دەسەکەین بە گفتوگۆکەمان لەگەڵ مامۆستا عەلی کەریمی. مامۆستاگیان دووبارە زۆر بەخێر بێی. مامۆستا دەمەوێت بپرسم وەکو یەکەم پرسیار، ئایا دابەشکردنی کوردستانی گەورە و دروستبوونی دەوڵەت نەتەوەکانی ئەم ناوچەیە و گۆڕینی مێژووی کورد لەلایەن دەسەڵاتی پەهلەویەکان و هەوڵدانی سڕینەوەی کورد و کولتورەکەیان چی زەمینە سازیەکی دروست کرد بۆ دامەزان یا سەرهەڵدانی کۆمەڵی ژێکاف؟ پێشەکی زۆر سوپاستان دەکەم، دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەو تەوەرەی کاڵتان بژاردەوە. هیوادارم سەرکەوتوو بن، سڵاوێکی گەرم و گوڕ بۆ هەموو کارمەندەکان و بۆ هەموو بینەرانی بەڕێستان لە هەر شوێیەکی دنیای هەن. هەقیقەت ئەوەیە کە ئەو تەوەرە بۆیە گرینگە، بۆی کە بەڕێی من بوونی ڕزگاری نەتەوەکان و ئەوەی کە
مێژوو بەمەی سەلماندۆ لە دێر زەمانەوە لە کۆنەوە ئەوەیە کە نەتەوەکان بە پرۆسەیەکدا تێپەڕیون کە پێی دەڵێن پرۆسەی دەوڵەت نەتەوە. ئەم پرۆسەیە زۆر زوو لە دوای ڕووخانی ئیمپراتوریەکانی ئوروپایە و شۆڕشە مەزنەکەی فەڕەنسا لە 1970 دەستی پێ کرد و ئوروپا دابەش بوو بەسەر کۆمەڵێک دەوڵەت و نەتەوە ستەیت نیشن. ئەم پرۆسەیە دەنگەیشتە کوردستان گەنگەیشتە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم پرۆسەیە دوای ئەوەی کە ئیمپراتوری عوسمانی لە 1970ەکان لە پێش حربی عالەمی یەکەمەوە دەستی پێ کرد و لە حربی عالەمی دووەم تەواو بوو و ڕووخا و هەروەتە قەجەر ڕووخا لە ئێرانێ ئەم دوو دەوڵەتە گەورەی زەبەلاحی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان داگیر کردبوو ئەوە بوو کە دابەش کران و ئەنواعی دەوڵەت و نەتەوایان لێ دروست بوو. ئەمە ناگەڕێنەوە سەر مێژووی یەکەم جار شەڕی عوسمانی و سەفەوی و شەڕی چاڵدڕان کە کوردستان تێدا بوو بە دوو پارچە و پارچەیەک بوو بە ژێر سەیتەرەی عوسمانی و پارچەکەی دیکەی ئی سەفەوی. ئەوە مێژوویەکی کۆنترە. دێمە سەر تەوەرەکەی جەنابتان. من بەش بە حاڵی خۆم پێم وابێ کە یەکەم ڕێکخراوی مۆدێرن خۆتان دەزانم پێشتر لە قەرنی 18 و 19ەوە زۆربەی هەستەر هەڵدان و شۆڕشەکان لە ژێر سەیتەرەی شێخ و ئاغا و مەلادا بوو و ئەوان سەرکردایەتی بزوتنەوە ڕزگاری خوازەکانی کوردیان کردەوە. ئەو بزوتنەوانش هەموو جارێ تێکچوون بەوەی کە جایە سەرۆکەکە کوژراوە یا سەرۆکەکە تەسلیم بووە یا سەرۆکەکەیان ڕازی کردووە و ئیتر بەرژەوەندەکانی میلەتی کورد لەبیر چوونەوە. بۆیە بۆ یەکەم جار کۆمەڵەی ژێکاو و پێشتریشی دەستە خوشکەکەی لە باشووری کوردستان کۆمەڵەی ژێکاف هاتە سەر ساحەی سیاسی کورد وەکو ڕێکخراوەیەکی منەظەمی بە هەموو کەرەسەکانی حیزبی مۆدێرن بە شانە و بە کاری حیزبایەتی و کاری تشکیلاتی و ئیتر نهێنی کاری بە تایبەت و شانە دروستکردن و ئەوانە و چوون دەنێو کۆمەڵانی خەڵکەوە. ئەمە یەکەم جار بوو لە بزاوی کوردیدا حیزبێک دروست دەبوو ڕێکخراوێک دروست دەبوو کە هۆشی خۆی بخاتە سەر هێزی خۆی بخاتە سەر توانای خۆی بخاتە سەر چینی مامناوەند ئەوەی کە ڕاهبەری بکەوێتە دەست چینێکی ڕۆشنبیر و مامناوەند و ئەوانە. ئەو چینە بڕوایان وابوو کە ئەوە زۆر گەلام مێژووی کۆمەڵی ژێکاف چەند ڕایەکی جیاوازی لەسرە وەکو بەڕێستان بە یەکەمین هێز یا کۆمەڵەی مۆدێرن باسیەکەن بە دروستی مێژووی کۆمەڵە دەگرێتەوە بۆکەی کۆمەڵی ژێکاف. حقیقەتەوەیە کە دووسێ بۆ چوون هەیە. پێشوەی کە کۆمەڵی ژێکاف لە 1942 ئێعلامی ڕسمی خۆی بکە ئەوەی کە ئێمە بەدەستمانەوەیە وەکو یەکەم بڵاوکراوەکانیان و ئێعلامیەکانیان لە کۆمەڵی ژێکاف کە دووسێ بەیانیان دەرکرد پێش گۆڤاری نیشتیمان. دووسێ بۆ چوون هەیە کە ئەویژەوەیە کە پێشتر لە 1930ەکان 37 و 38 ڕێکخراوەیەکە بۆ بنێوی حیزبی ئازادی. حیزبی ئازادیش هەر ئەو جەماعەتن کە دواتر بەشێکی زۆریان لە کۆمەڵەی ژێکافدا ڕۆڵی سەرەکی و ڕۆڵی ڕەهبەری و ئانە دەکەن جەماعەتێکیشان وەلا دەندرێن. ئەگەر بین ئەوە حساب بکەین و بەو نامانەی کە زەبیحی مامۆستا عەبدوڕەحمانی زەبیحی بۆ قۆنسولخانەی سۆڤێت توانەی ناردۆ لە 1940 و 42 تاریخەکەی دەگەڕێتەوە سەر 1938 و 37 توانە. بەڵام ئەوەی کە بە فەرمی کۆمەڵی ژێکاف ئیعلانی مۆزوعەتی کردبێت و یەکەمین جێژنی ساڵوەگەری خۆی کردبێت لە 1943 کە دەگەڕێتەوە کەوابێت بێت 1942 کە نیشتیمانی لە 1942 وەکو زمان حاڵی کۆمەڵی ژێکاف دەرچوو. بۆیە ئەمن بابگەڕێمەوە سەر بەحسەکەی پێشووی خۆم ئەویش ئەوەیە کە بۆ یەکەمین جار لە بزاوی هەر چوار پارچەی کوردستاندا ڕێکخراوەیەکی ناسیۆنالیستی
ئێمە هەموو دەزانین کە ناسیۆنالیزم ئەو بزاڤەیە ئەو تەوەرەیە کە گەلان پێیدا دەڕۆن و گەلان پێیدا ڕۆیشتون و ئەوە ئاخرەکەی دەگەڕێتە سەر ئەوەی دەگاتە سەر ئەو نقطەی ئاخرەکە لەوێدا بە تەشکیلی دەوڵەتێک بۆ نەتەوەیەکی تایبەت یا کۆمەڵە گەلانێک دروست دەبێت و ئەو جغرافیایە چی تێدا بوو چی تێدا نەبوو تعریفەکەی ئاوایە کە ئەوەی کە دەو جغرافیایدایە ئەوەی کە دەو خەتەیدایە ئەو وەکو هاوڵاتی وەکو سیتیزێنی ئەم وڵاتە کە پێی دەڵێن دەوڵەت ئەو دەوڵەتە لەسەر ئەوە لەسەر ئەو نەتەوەیە شناسنامەی وەردەگرێت و ناسنامە وەردەگرێت لەسەر ئەوەی و ئەو جۆغرافیایە دەوڵەتی خۆی دروست دەکات و ئەو دەوڵەتە دەبێتە سەروەری بۆ ئەو میلەتە و دەبێتە شناس بۆ ئەو میلەتە ئەمە لە کووردا بەداخەوە ئێمە هەرگیزا و هەرگیز پێی نەگەیشتوین تا ئێستاشکەوە هەزارەی سێیە و لە ساڵی 22 داین 2022 ئەمە بەوەی نەگەیشتین دەبێت لێرەدا ئاوڕێک بدەینەوە سەر مێژووی کۆن هەر لە شێخ عوبەیدوڵڵا و شێخ سەعید و شێخ عەبدولقادر و سمکۆ و قازی محەممەد و مەلا مستەفا هەر هەمویان ئێمە دەبێت پێ لەسەرەوە دابنین کە ئەوانە ئەگەر ئەوانەی کە ناوم بردن وەکو نوخبەی نەتەوەیەک یان نوخبەی نەتەوەی کورد حسابیان بۆ بکەین ئەوانە یا نانویستۆ یا ئەقڵیان پێی نەگەیشتۆ یا ئاوڕیان نەداوەتەوە سەر ئەوەی کە ئەتۆ ڕزگاریت نابێ مەگەر بە شناسێکی نەتەوەیی مەگەر ئەوەی کە ئەتۆ نەتەوەیەک تاریف بکەی و لەسەر ئەساسی ئەو تاریفەی دەوڵەتێکی تایبەت بۆ ئەو جۆغرافیایە و بۆ ئەو نەتەوەی دروستکەی زۆر باش مامۆستا باسی ئەم کەسایەتیانت کرد ئایا کۆمەڵی ژێکاف خۆی پێکاتەکەی چۆن بوو و ئەندامەکانی لە کۆمەلگە چۆن بەشداریان نەکرد و لە ڕێخستەکانە ئیشیان کرد بۆ ئەم ئامانجە کە بەڕێستان باسیەکەن وەختێک لە 1940 چلەکاندا ئەو ڕاستی کە من ئێستا کوتم سەرانی ژێکاو ئەو کۆمەڵە گەنجەکە هیچیان ئەوە نەبوون دەوڵەمەند و ئاغاشتن مەسەلەن یەک لە هەرە گەڕیندەندە و هەڵسوڕاوی سەرەکی و بەرپرسی گۆڤاری نیشتیمان و هەمەکارەی ژێکاو عەبدوڕەحمانی زەبیحی بووە کە کوڕێکی فەقیری کوڕی سۆفیمینەی کوڵاودروو بووە کە لە ئاز خۆی لە چاو کۆمەڵانی ئەو کاتی خوێندەواری شاری سابڵاغ زەبیحی تۆزێک زیرەنگتر بووە نبوغێکی تێدا بووە ئەو جارەکانە زۆری کوردایەتی کردو بە حسابی ئەو ڕۆمان و ئەو نووسینەکانیدا زۆر جار ئاور دەداتەوە سەر مێژووی کۆن شێخ سەعید محکەمەی ئیستقلال لە دیاربەکر ئەوانە و ئاخ و حەسرەتی بۆ هەڵدەکێشێکە ئەم دوژمنانە ئەم چوار گورگە کە هەر دواتر کە شانۆی دایکی نیشتیمانیش دروستکرا لەسەر ئەو ئەساسەکە چواردانە گورگوی خوێنخۆری ددان خوێناوی دایکی نیشتیمانیان لە کەلەپچە و زینجیر ناوە و ئەوە دایکی نیشتیمانەکە کووردە و ئەو چوار دەوڵەتەش دیارەکە چێن هەر ئەو چوار دەوڵەتە داگیرکەرەی کوردن تورکە و عەرەبە و فارسە و تا ئەوە ئەمە هەمووی ئەوانە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو هەستی بەوەی کردبوو کە ئێمە ئاوە ڕزگارمان نابێت ئێمە بە قیامی شێخ سەعید و شێخ عوبەیدوڵڵا و سمکۆ و ئەوانە ڕزگارمان نابێت دەبێت ئێمە فکرێ بکەینەوە کە ئێمە کڵۆڵی نەخێندەوارین ئێمە کڵۆڵی ئەوەی کە زانستمان نیە ئێمە کڵۆڵی ئەوەی کە زۆر بەبێەوەی کە بزانین نەهایەتەکەی دەبێتە چی دەست بۆ چەک دەبین و دەوە شاغ دەکەوین و داش زەیشەکانی دەوڵەتی داگیرکەرەکان زۆر لە ئێمە بە قووەترن و ئەوە تا زۆربەی ژێکاو نیشتیماندا باسیەوەی دەکەن کە ئێمە کەی بە تانک و تۆپی دوژمنان دەوێرین بە تفەنگەشکاوێکی سێ تیر و تاپڕەکۆنێکەوەوانە ئەو زەمانی زۆر دژی ئەو سنوورە دەستکردێش بوون ئەمە هیچ ئەوان بێزگەلەوەی کە پێیان وایە کە نەتەوەی کورد بە زانست نەبێ ڕزگار نابێت دەبێت لە پێشدا خۆمان ئامادە بکەین بە عیلم
خۆمان مستەلەحکەین بە عیلم و زانست بە وشیاری بە تێکدان و بە بەرەو پێشچوونی فەرهەنگ ئەوان باسی فەرهەنگ و کولتور دەکەن باسی زانست و عیلم دەکەن جا ئەو جارەکانە کورد ئێران نییە کورد عێراق نییە ئەوان پێیان وایە کورد لە هەرچوو پارچەی کوردستان زۆر بە ئاشکرا ئەوەی دەڵێن و لە هەموو بەرنامەکانیاندا کە جارجار لە نیشتیماندا لە هەر ژمارەی بڵاوی دەکەنەوە پێیان وایە کە کورد یەک نەتەوەیە کورد یەک نیشتیمانە کوردستان یەک نیشتیمانە کورد یەک نەتەوەیە بۆیە ئەوان بڕوایان بە ئەوە بوو وە کاریان کرد وە 3-4 ساڵ بەڕاستی باش مامۆستا ببرە کەواتە دەتوانین بڵێن ئامانج یاخود مەبەستەکانی کۆمەڵی ژێکاف چی بوون چی پرۆژەیەکیان هەبوو بۆ دیموکراتیکردنی کۆمەڵگە و ئازادی ژنان و نێشتنی پیاوسالاری لە کۆمەڵگەدا بمانەوێ نەمانەوێت لە چاو ئەو دەمی تقریبن ئەوە دەکاتە نزیک ئەوە 80 ساڵەوەی پێش ئەوان بڕوایان بە مۆدرنیتە هەبوو تا ڕادەیەکی زۆر لە چا ئەو زمانی هەنە ئەو مۆدرنیتە بەڵام ئەو زمانی لە چا ئەوەی کە وڵاتێکی شوانکارەی بۆ وڵاتێکی پڕ لە ئاغاوت بۆ ئاغا قسەی ئەوەڵ و ئاخری کردووە ڕعیەت هەموو میلەتی کورد ڕعیەت بووە زۆربەی 190 ئەمانە خوێندکار یەکجار کەم بووە ئەوەی کە مەکتەب و زانکۆ هەر نەبووە زۆر کەم بووە مەکتەب هەمووی لە حوزرەی فەقییان ئەوەندەی کە خوێندویانە لە چاو ئەو کاتی من بە تێڕادیوی دەڵێم ژێکاف ڕێکخراوەیەکی مۆدێرن بۆ ڕێکخراوەیەک بۆ کە معلوماتی هەبوو لە مەسەعانەکانە لە جێگایەکدا زۆر هەر لە نیشتیماندا زۆر تاریفی مرۆڤایەتی و دموکراسی بریتانیا دەکا کە فریای گەلان کەوتۆ چی و ڕادۆی دەنگی گیتی بۆ کوردان داناوە گۆڤاری داناوە لە بەغدایە بۆ کوردانوانە و ئەوان ئاگیان لێ بۆ تاڕادەیەکی زۆر لە شۆڕشی فەڕانسەی و لە مۆدێرنیتە لە ئوروپایە و لە ئازادی و بەرابەری ژنان و پیاوان تا ڕادەیەکی زۆر ئەو چەمکانیان بەجۆ گەیشتووە بەڵام ئەمن بوێرم بێن بڵم وڵا تەواو کاتونە سەرەوەی کە بەرنامە لەسەر ئەو چەمکانە دابنێن ئەو ناوێرمەوەی بڵم جار ئەوان پێیان وایە کە گەلی کورد دەبێت لە ڕووی فەرەنگیەوە بەرەو ئاستێکی بەرز برێ بۆ ئەوەی هەست بە داگیرکاری و چۆن بڵێن ئەو سیاسەتانی داگیرکەران بکات ئەوان بە زمانێکی زۆر سادە بە زمانی ناو خەڵکی چایخانەکان بە زمانی خەڵکی فەلاح و جووتێر هاتوون تەمسیلی داناوە دەڵێ دایکی نیشتیمانی تۆ ینی ئازادی کوردستان لە چەنگی یەخسیرە ئەسیرە دەد چەنگی گورگاندا ڕۆڵەی کورد لاوی کورد بە کچ و کوڕەوە دەبێ بێڕزگاری کە ئەو دایکەی ئەو دایکە لە کۆتوبەندایە یعنی نیشت کوردستان ئەو دایکە ئازادی نییە ئەو دایکە زمانی بڕاوە ئەتۆ ئەی ڕۆڵی کورد ئەبەو زمانە هاتوون حەکایەتیان کردووە شعریان کردووە هێمن هەژار سەی کامیل حەقیقی هەمووی ئەو شاعیرانە خاڵەمین هەمووی ئەوانە هاتوون بە زمانێکی زۆر سادە نووسەرانی ژێکاف هەمویان کە ئێستا زۆرن دەتوانم ناویان بێنینەوە دووبارە ئەمانە هاتوون بە زمانی زۆر سادە ویستویانە ڕۆشنگەری بکەن هەدەفیان ئەوە نەبووە کە خەڵک پاڵ پێوەنێن وە شاخکەون و چەک بدەنە دەست یا ڕاپەڕینی چەکداری بکەن زۆر دژی چەک بوون زۆر نەک ئەوەی کە چەک ڕێگانێ بەڵام دەڵێت جارێ کاتێک ئەتۆ ئێستا نەگەیشتوێ ئەو ڕادەی زانست و معرفت نەگەیشتوێ ئەو ڕادەیە کە عەقڵت کار بکە دەست بەری بۆ چەک دەست بۆ ئاورە نابێت تۆ دەبێت لە پێشدا خۆت ئامادەکەی لەباری فەرهەنگی لەباری زانست لەباری ئەو جار لە هەمووی گرنگتر لەباری ئەوەی کە تۆ تاچی کورد چی دەوێت میلەتی کورد نەتەوەیەکە و ئەو نەتەوەیە لە 4-5 وڵاتدا دابەش کراوە ئەوانە دەبێت بگەنە ڕزگاری ئەمە لە دوای ئەو تەجروبەی ئەوان بەڕێی من چاک متالعی تەجروبەی پێشخۆیان کردبوو و ئەو دانەویست ئەو هەڵانە دوو باسی ئەویان کردووە کە ئاغا و شێخ و مەلا نابێ بێتە سەرکردایەتی کۆمەڵی بۆ چووکەوان تەجروبەی وایان نەبوو کە ئاغا و شێخ و مەلا نەک بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی فەقیر و هەژاریان ناوێ بەڵکو تەنیا مقام و منسەب و بوونی خۆیان دەوێ خۆیان مەسەلەن لە ئیمپراتۆریەتی تەجروبەی پێشتریان خوێندێتەوە کە ئاغاوات لە ناو شۆڕشی کوردیا بە زیانی کوردان
کەوتوت ئەوان پێ دایانزانی کە ئەوان ئەگەر شۆڕشێ بکەن ئەوە یا لە سوڵتان تووڕەن یا لە پادشای تارانی تووڕەن دەچوو مەسەڵەن ئیمتیازیشیان دەگرت بۆ ئەوەی کە مەسەڵەن حاکمی ویلایەتی مەسەڵەن موکریان ئەوان بن یا مەسەڵەن جزیر و بۆتان لەگەڵ عوسمانی پێک بێن یەکێک لەو ئاغاوەتە ئەمە کوتیان کاکە ئەمە هەڵەیە ئەمە ڕزگاری نەتەوەی بە دووادا نایە هەموو جارێ سوڵتان یا پادشای سەتەوی یا قاجار ڕازیان دەکات چێ دەڵە کاکە بڕۆ بۆ خۆدەتەوە چ دەکەی لە ویلایەتی ئەردەڵان لە ویلایەتی ڕەواندز لە ویلایەتی سۆران لە ویلایەتی جەزیر و بۆتان چ دەکەی بکە بۆ خۆمان ڕێچیان لە ئاغاوات و شتێک مەلا ئەگر بەڵام نەیان هێشت ببن بە کار بەدەست یا چۆن بڵێن لە شوێنە کە ئیش دەستخەنە ئیش و کاری کۆمەڵگەەوە بۆ ئەوی کاریگەری خابی لەسەر نەتەنانەت لە بیدایەتەوە ئەوەندە تون بوون کە سێ تۆش ئاغا و شێخ و مەلا بۆیان نێبێنە ناو کۆمەڵە یا بۆیان نێ ببنە سەرکردایەتی کۆمەڵە و ئەویان ڕعایەت کرد و زۆر تون بوون بۆیە کۆمەڵانێکی زۆر لە خەڵک و دەوڵەتانی دەوروبەر وەکو سۆڤێت ئەو دەمی سۆڤێت هەبوو ئەوانیان پێ توندڕەو بوو دەیان کوت ئەوانە زۆر تون دەڕۆن بۆیە ئەوان ئەگەر ئەو پرۆسەی کە ئەوان دەستیان پێکرد لەو 4-5 ساڵەیدا لە 1940ەوە بڵێن با 38 نەبێ با لەو دەورەیدا دەستی پێکرد یعنی سەردەمی حەربی عالەمی دووەم لەوەوە دەستی پێکرد ئاڵوگۆڕە کەوتە جیهانەوە دووبارە تەقسیمی جیهان هاتەوە گۆڕێ دوو بلۆکی متتەفیق و متحید لە سەرتاسەری دنیا دروست بوو زۆر باشە مامۆستا لێرە ڕامی کێشا بۆ پرسیارێ لەم دوو بلۆکە ئایا بیرۆڕا یاخود ئایدۆلۆژیای کۆمەڵە چی بوو و هەندێک دەڵێن بیرۆڕای جیاوازیانە بۆ بەسەر ڕاست و چەپدا دابەش بوون ئەم ئایدۆلۆژیە جیاوازم بیر و ڕاو فکرە جیاوازە خزمەتی کرد بە کۆمەڵەکە یاخود ئاستەنگی بۆ پرۆژەکانی دروست ئەو یەکێ لەو نقطانەیە کە کاتی خۆی کە من ئەو کتێبەی ژیان و بەسەرهاتی زەبیخیم دەنووسی لە 1990 من لێوێدا بە دژی بۆ چوونەکەی مەرحوم بەڕێز دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو کە لە 40 ساڵ خەباتەکەی دانووسی بووی وەکو تێزی دکتۆراکەی کە کۆمەڵەی جێکاو کۆمەڵەیەکی دواکەوتووی بەسراوی ئەوە بووە و ئاگای لە دنیا نەبووە و ئاڵ و گۆڕی دنیا نەبوو شتێکی ئاوە دەڵێ من بە عەکسەوە کوتم ئیتفاقەن کۆمەڵەی ژێکاو زۆر چاک کۆمەڵگای خۆی خوێن بووە وەکو کۆمەڵ ناسێک و زۆر چاک ئاگای لە دنیاە بوو و زۆر چاکیش خەریک بوو دیپلۆماسی دەکرد مەسەڵەن هەر دەنیشتیماندا من نمونەم هێنابووە بۆ بەڕێز قاسملووی کە کاکە لە جێگایەک بەسەر ستالین هەڵدەڵێ لە جێگایەکی دیکە بەسەر بریتانیای عوزمادا هەڵدەڵێ و باسی ئەو دیمۆکراسی و باسی ئەو مرۆڤ دۆستی ئینسانی بریتانیا دەکات لە لایەکی دیکە دەچێت دووبارە نان دەداتەوە بە ستالین و بە لێنینی و شعر بەسەر لێنین هەڵدەڵێ ماوەستا جەماڵ نەبەز ئەمە وەکو ڕەخنەیەک سەیری ئەکا ئەڵێت ژێکاف نەیتوانیوە بیرۆڕاکانی لە چوارچێوەیەکی فەلسەفیدا دابڕێژێتەوە ئەم بەعەکسەوە دەڵێم ئەوان نەهاتن وەکو ئێستا مەسەن لە ساڵانی 60 ئێمە مەسەن کۆمەڵەمان دروست دەکرد مارکسی لە مارکسی لا نادەین یا مەسەن دموکرات لە دموکرات لا نادەین ئەوان یەک هەدەفیانە بووە کورد لە چۆ دەگاتە سەر بەخۆیی کورد لە یعنی زانی چۆنە ئەوان زۆر باشیان زانیوە کە کورد دەبێت دۆستی بۆ پەیدا بکەی بۆیە دەو بینەیدا دەو باوەیدا مەلایان کردووە گویان نەداوەتێ ئەگەر ئەوان مەسەلەن بە عەکسەوەی شێخ مەحموودی کە فەرمانڕەوایی یا حاکمیەتی بریتانیا یا سۆڤێتی قبوڵ نەبووە ئەوان دەیانکون نا مەسەلەن ئەندامیان هەبوو کە بەسەر بەژن و باڵای بریتانیای هەڵکتووە ئەندامیان هەبووە بەسەر بەژن و باڵای لێنینی هەڵکتووە شعر هەیە بەسەر ستالینی داتەنانەت ئەمە یەک شتی لێ دەخێنینەوە ئەویش ئەوەی وەکە لە کۆمەڵگایەکی ئەو کاتی وردە بورژوای شاری سابڵاغ و دەوروبەریش ساری سابڵاغ یا سەرکردایەتی کۆمەڵی ڕەنجدەر کۆمەڵی ژێکاف حەقیقەتێکە بۆکە ئەوان نەیانتوانیوە وەکو دواتر لە ساڵانی 50کان و 60کان کەیتر گەنج پەیدا بوو کە بە تەواوی بڕوای بە ماتریالیزم و بە بڕوای بە دیالێکتیکە بۆ بڕوای بە ئەوانە هەبوو و مارکسێکی تۆغ بووە ئەوان بەڕاستی
ئەو بەو حەدە نەگەیشت بوون کە بە تەواوی لە ئیسلام ببڕون لە زۆر جێگا مەسەلت یەکێک لە هەرشتا ئەساسەکانیان کە ئەندامیشان هێناوە کە بیکەنە ژێکاف سۆندیان داداوە سۆندیان پێ خواردووە بە قورئان و بە ئاڵا و بە شەمشیر بە ژێکاف وانە ینی لەوێدا ئەوان نایانتوانیەوە جا یا دیپلۆماسیان کردو لەگەڵ میلەتی خۆیان ئەو پۆپۆلیزمەیان بەکارهێناوە کە دنیا و میلەتێکدان کە میلەتەکە دواکەوتویە کە میلەتەکە تا ڕادەیەکی زۆر لە جەهالەتدایە میلەتەکە تا ڕادەیەکی زۆر بڕوای بە شێخ و ئاغا و مەلا ئەو جۆرە شتانە هەرماوە بنوشتە و مشتە هاتوون ئەویان ڕعایەت کردووە لەلایەکەوە ئەویان ڕعایەت کردو کاکە بۆ خۆمان بکەینە دوژمنی بریتانیا قسەی ئەوڵ و ئاخری دەکرد دەم ئەمریکاش نەبوو ئەمریکا دروست بوو خەریک بوو لە شەر حربی عالەمیدا بەڵام ئەوە نەبوو ئەمپریالیزمی جیهانی بریتانیا وانە ئەوان دەهاتن مەسەلەن جارجار نانیان دەدا بە بریتانیا شێرێکیان بۆ دەکوت تاریفیان دەکرد یادە چوون مەسەن لە تەورێزیە لە قۆنسوڵخانەکان دەیاندیتن لە ڕزایی چەندین جار زەبیحی چۆ دیونی کاری دیپلۆماسی لەگەڵ کردوون یا مەسەلەن چۆ مەسەلەن کاربەدەستانی سۆڤێتی دیوە ئەفسەرەکان کە دەهاتن بۆ ئەسب کڕین و بە بیانوی ئەوەیەوە دەهاتن بۆ ناوچەی موکریان لەگەڵ زەبیحی زۆر دۆست بوون و دۆستایەتی دەکردن ئەمە بۆچی ئەویان کردو یەک شتی لە دەخێنیەوە ئەویژەوە بوو کە ئەوان لە دەریایەکی پڕ لە شەپۆل و پڕ لە نەبوون و پڕ لە خنکان بۆ دایکی نیشتیمان ویستویانە لەنگەرێک بدۆزنەوە ویستویانە پوشێک بدۆزنەوە کە دەستی پێوە بگرن بۆیە سیاسەتیان کردووە کورت و کرمانجی ئەمن پێم وابێ ئەوان خەریک بوون کە دۆست بۆ کورد پەیدا بکەن گوێیان نەداوەتێ ئەو دۆستە ئەمپریالیزمی بریتانیایە یا کۆمونیزمی ئەوەیە مهم ئەوەیە کە یەکێک دەستی ئەو دایکی نیشتیمانە بگرێت یەکێک بێت ئەو زنجیر و کۆتە لە قاچ و دەستی دایکی نیشتیمان بکاتەوە و کورد بگاتە ئەوەی کە سربەخۆیی خۆی هەبێ ئەوان هیچ ناشادوتەوە ئەوەی کە زۆر بە وازحی لە تێکستەکان و لە دەقەکانی ژێکاپ بۆمان دەردەکەوێت ئەوان بڕوای سەتاسەتیان بە بۆی کە کورد یەک وڵاتە یەک نەتەوەیە و لە هەر چوار پارچەدا دەبێ ڕزگاری بێت ئەوان لەوەدا شک و گومانیان نەبوو بەڵام بۆ ڕزگاری پێویستیان بە عیلمە بە خوێندنە بە زانستە بەوەیە کە بە مەبدەە کە تاچی کورد بگاتە ئەوەی کە وەکو ئیسرائیلەکان لە 1930ەکاندا ئەم نەمابێ و تجروبانیان هەموو لە پێشچاو بوو بە عەکسەوەی بۆ چوونی دکتۆر خاسملووی ئەوانە بۆ چوونیان هەموو لە کاکە کاتێک لە 1930ەکان سۆڤێنیزم دروست بوو 16 حیزبی ئیسرائیلی هەمووی هەر یەکەی شتێک بوو هەر یەکەی شتێک وەکو ئێستای بازاڕی کوردەواری هەر یەکەی شتێک بوو 16 بەڵام هاتن هەموو لەسەر یەک شت ڕێککەوتن لەسەر سۆڤێنیزم لەسەر ئەوە ڕێککەوتن کە دەبێ ئێمە ئیسرائیل دروستکەین ئەم پێم وابێ ئەوان تا ڕادەیەکی زۆر ئەو سەردەم زۆر نزیک بۆ لەوان شێخ سەعید تازی ئەدام کراوە زۆر بە نامردی ئەدام کراوە زۆر بە نامردی لە دیاربەکر ئەو بەحکەم منحوسیان بۆ دانان شێخ مەحموود زۆر بە نامردی ڕووخا ئەوانیان دەزانی نزیک بوو شێخ عەبدولقادر تازە بوو لە باکووری کوردستان ئەمانیان زۆر باش دەزانی بۆیە هاتن بەڕاستی ئەوانیان ئیستفادە کرد تەجروبەیان وەرگرت کە مەسەلەن کێ لەگەڵ مەسەن شێخ سەعیدی و دەروێشەکان کاکە زۆرتر حەولیان داوە بۆ ئەوەی کە سونە حەولیان بۆ سونایەتی داوە بۆ ئیسلام داوە نەک بۆ ڕزگاری نەتەوەیی زۆر باشە ئەمانە بوون بە تەجروبەیەک بۆ سەرانی ژێکاف کە بێن ڕێکخراوەیەک لەسەر پایە و ئەساسێکی علمی مۆدێرن و بۆ ڕزگاری یەکجاری و بۆ ڕەوتێکی بە قووەتی ناسیۆنالیزم چونکە ئەوان دەیانزانی ئەوە ناسیۆنالیزمە کە لە ترۆپچی خۆیدا دەگاتە ئەوەی کە بە دەشکیلێکی دەوڵەتی نەتەوەیی ڕزگاری بێت ئەوان زۆر باش دەزانی و ئەوە بۆەوەی پشویان لەسەرخۆ بوو پشویان درێژ بوو کە ئەمە دەبێت کاری بۆ بکەیت یانی لە ماوەی تۆ ساولێک لە ماوەی 5 ساڵدا 4 ساڵدا کۆمەڵێک گەنجی زۆر باشیان پەروەردە کرد بە خوێندن پەروەردە کرد بەوەی کە شەهادە بێنن پەروەردە کرد بەوەی کە بێنن و بە مەبدا بە تئۆری بە مەبدا بڵێن کە ڕزگاری کوردستان پێویستە و دەبێت ڕزگاری کوردستان بگواتە مەرحەلەی ئاخری خۆی و کورد ئەو ناسنامەیە بەدەست بێنێت بۆیە ئەمن پێم وابێ کە کارێکی
باش نەبوو کە جا دەوڵەت کردی دەوڵەتی سۆڤێت کردی کە ئەویش ئەوە بوو کە لە وەختێک حربی عالەمی دووەم گەیشتە ترۆپچی خۆی و دەوڵەتانی ئینگلیس و متتەفەقین بە ئیسلاح هاتن لە جنوبەوە ئێرانیان داگیر کرد و سۆڤێت لەسەرەوە ڕائێرانی داگیر کرد چونکە پێیان کوت پردی پیرۆزی و پێیان وابوو کە ئەگەر ئێمە فریای سۆڤێت نەکەوین ئینگلیس و فەڕەنسا و ئەمریکا هەمووی وڵاتانێک کە پێیان دەکتون متتەفەقین دەبێت بگەینە سۆڤێت و چۆدا دەگەینە سۆڤێت لە تەریق ئاوە گەرمەکانی خلیجەوە دەگەینە بە ئێراندا بۆیە ئێرانیان بەبێ یەک و دوو داگیر کردوە ئێران دەوڵەتێکی زۆر حیزەکە و دەوڵەتێکی ئەوەی هەبوو بە نێوی دەوڵەتی ڕەزاشا و زۆر سادە بوو ئەو کارە بۆوان بە نێوی وەی کە تۆ ئاگاد لە هیتلێرە و لە بنەوە هاوکاری هیتلێری دەکەی هەستان هاتن ئێرانیان داگیر کرد ئەلەو بینەیدا ئەو ناوچەی موکریان و ئەوانە تا ڕادەیەکی زۆر بۆشایەکی تێکەوت ئەو بۆشایە وای کرد کە کوردەکان کۆمەڵی ژێکاو زۆر گەورە بێتەوە کۆمەڵی ژێکاو نووسراوە بڵاوکاتەوە کۆمەڵی ژێکاو تا ڕادەیەکی زۆر دەسەڵاتی نیزامی نەزمی ئینتزامی ناوشاری بە تایبەت مەهاباد و بۆکان و نەغەدە و ئەوانە بەدەستەوە بگرێت و قسەی کۆمەڵی ژێکاو بوو مامۆستا باسی نووسراوەکانت کرد هەر لە پێناو ئەم ئامانجانە کە بەڕێستان باستان کرد ژێکاو کۆمەڵێ بڵاوکراوە بڵاوکاتەوە گۆڤاری نیشتیمان دامەزرێنێ لەم گۆڤارە یان لە هەموو بڵاوکراوەکانی تریە ئایا چی بەرهەمێکی تیا بڵاوکراوە ئەمەش دیسانە وەکو سیاسەتەکەی سنووری تێپەڕاند و تەنانە بەرهەمی دەرەوەشی پارچەکانی تریشی هەدە بڵاوکرەوە ئەگەر بیری نەتەوەی لێرە یا ڕزگاری گەلی کورد لەناو ئەم گۆڤارەدا چۆن بوو؟ ڕاستەوە بەحسێکی گرینگە بەڵام ئەوەی کە کۆمەڵە هەستی پێکرد و دەوڵەتانی گەورەش کە حربی عالەمیان بۆ گرنگ بوو و دووبارە دەبوو جیهان دابەش بکەنەوە و لەگەڵ ئێرانە کەوتبوونە ئەوەی ئیتفاقێک کە دوای تەوابوونی شەڕ دەبێ هەم غەرب هەم شەرق ئێران چۆلکە ئەمە کێشەیەکی گرنگ بوو بۆیە بەڵام سۆڤێت بە تایبەت جمهوریەکی سۆڤێت کە پێی دەڵن ئازەربایجان پێی دەڵن باکوور لە پایتەختی باکوور لە ئازەربایجانی سۆڤێت ئەوانە تەماحێکی خۆشیان هەبوو وەکو نەتەوەی ئازەری ئەویش ئەوە بوو کە بەشێکی گەورەی ئازەربایجان کە تەورێز و ئەوە بێت کەوتووەتە ناو ئێران ئەوانیش خەیاڵی ئەزەمەتگەرایی و بە تایبەت سەرۆکۆمارێکی بوو باقرۆف کە زۆر نەژاد پەرست و زۆر سەر بە ئەوە بوو کە ئازەری بوو کە دەبێت ئازەربایجانی گەورە دروستکەین و ئەلەو ئازەربایجانی گەورە مەهاباد و ئەم کوردستانی ئێرانەشیان بە ئازەربایجان لە قەڵەم دەدا و کە ئەوەش وەبەر ئازەربایجانی سۆڤێت کرد ئەلەوەیدا ئەوان ئیمزایەکیان هەبوو کە دەبێت دوای حربی عالەمی ئێران و خۆی بمێنێتەوە ئەوش هەم ئەمریکا ئەوەی لێ وەرگرت و هەم ئینگلیس هەم وڵاتانی ئەوەی کە دەشەڕی دووەمدا بوون بۆیە وەزعێتێک دروست ببوو کە سۆڤێت فشاری دێنابووە سەرانی مەهاباد سەرانی سابڵاغ کە با بە ئەم ڕێکخراوەیە بدێوی کۆمەڵێژەکە کە تاخە ڕێکخراو بوو هێژبوونیشی هەبوو دەسەڵاتیشی هەبوو دەیتوانین چی پێخۆش بوو لەو شارانە بیکات بینی دەسەڵاتێکی تەواو ئەمە فشارێکی زۆریان هێنا بە تایبەت بۆ کۆمەڵک پیاوی مقتەدر و پیاوی معقوڵی ئەو کاتی ساڵاغ داوەتیان کردن بۆ باکۆ و داوەتێکی زۆر گەورەیان کردن کۆمەڵک ئەهەدیە و شتی ئاوایان دانێ لە ئازەربایجانی سۆڤێت و بە پڕی ناردیانەوە کە بابە ئێوە ئەوەتان بۆ ناکرێ ئەمەی کە کۆمەڵی ژێکاف دەڵێن جێبەجێ نابێت لە دنیادا باشە مامۆستا ئەو بوو کە ئایا ژێکاف سیاسەتی بەرامبەر داگیرکەران چی بوو؟ بۆچی داگیرکەران دەیانویست ئەم ناوە بگۆڕن بۆ حزبێکی تر؟ داگیرکەران نەبوون بەڕاستی ئەوەی کە حەولێکی زۆریدا کە داگیرکەران دیارە هەر دژی کورد بوون هەر جا کۆمەڵە بێت دموکرات بێ بەڵام ئەوەی کە حەولێکی زۆریدا کۆمەڵی ژێکاف نەمێنێ باقرۆف بوو باقرۆف وای لە سەرانی کورد کرد لەو داوەتەی کە بێنەوە تۆمارێک ئیمزا بکەن و بە کۆمەڵانی خەڵک بڵن بە کۆمەڵی ژێکاوی ئەو ڕۆنیە کۆمەڵی ژێکاف جێ بزێ نابێت وەرن ئەو دەم باو باوی حیزبە دموکراتەکان بوو
لە هەموو دنیادا حیزبی دموکراتی ئێران حیزبی دموکراتی ئازەری حیزبی دموکراتی هاتن حیزبی دموکراتی کوردستانیان پێشنیار کرد و حیزبی دموکراتی کوردستان سەرۆکێکیان بۆ دۆزیەوە بە نێوی قازی محەممەد کە ئەندامێکی ژێکاف بوو دە و ئاخریانەدا کە زەبیحی ژیرا بوو لە تاران قازی چوو بوو بە ئەندامی ژێکافی و پیاوێکی ئەوە بوو خۆشەویست بوو لە ساڵاغێ پیاوێکی مقتەدر بوو خاوەن هێژمۆنی بوو هەمەسا ئەوان دژی ئەو بوون کە مەلاو ئاغاوات دەبوویە ئەوە بەڵام چۆن قازی محەممەد هاتنەوە ئەوە لە غیابی ئەوەیدا کە سێ نەفەر لە سەرانی زۆر بە خاوەن ئەزمون و خاوەن قسەیان دەڕۆیشت و تقریبان ڕۆڵی سەرکردەی سەرێکی هەبوو زەبیحی ئەوە لە موامرەیەک لە باڵانیچ لە دەوروبەری ورمێ بە دەستی ژاندەرمەکانی شای گیرا و دەست بەجێ ئەویان بەڕێ کرد لەگەڵ قاسمی قادری و لەگەڵ دڵشادی ڕسووڵی ئەو سێ کەسەکە زۆر ئەنسوورێکی بەرچاوی ژێکافی بوون ئەوانەیان نار بۆ تارانێ و زیاتر لە 8 مانگ زەبیحی لە تارانێەوە لەگەڵ هاوڕەکانی لە زینداندا بوون تەنانەت هاتنە سەر یاردامکردن و ئەوانە بەڵام ئەوان دەو فاسلەیدا قازی توانی ببێتە ئەندامی ژێکاف و نەتەنیا بوو بە ئەندامی ژێکاف تەنیا بوو بە نەفەری ئەوڵیش دواتر کە لەو سەفەری کە باکۆ کردیان ئەو جارەکانە کوتیان دەبێت ژێکاف تێبدەن و وەختێک کە ژێکاف تۆماری دەکات مەسەر ئەوە پەیوەندی ژێکاف لەگەڵ پارچەکانی تری کوردستانە چی بووە لەگەڵ کەسایەتی و ڕێکخرا و حزبەکانی تری ژێکاف پەلی هاویش بوو بۆ هەموو پارچەکانی کوردستان بە تایبەت لە باشووری کوردستان کەسایەتی وەکو برای مەحمەد بەرپرسی ڕێکخراوی ژێکاف بوو لە سلێمانی بۆ خۆی لە بیرەوەرەکانیدا دەیڵە بۆ خۆی لە مقابلەیەکدا کە من کردومە لە یوتیوبدا هەیە کە بینەرانەگە بچن بۆ سەر یوتیوبەکەی من لەوێ دەیبینن مامزەلال ئەوانە مقابلەکانیان هەیە ماوەسە برای ئەحمەد چۆن بوو بەشداری کرد لە ژێکافدا ژێکاف شتێک بوو کە بڵاو بووبووەوە ئەوە بوو کە کۆمەڵانی خەڵکی مام ناوەندیان هەویست توێژی وردە بورژوادەی هەویست کە سەرکردایەتی و ڕەوتی ڕابەری کورد لە دەستی شێخواغا بدرێ و خۆشتێکی خۆش بوو بۆ زۆر خوێندکار و بۆ زۆر خوێندەوار و بۆ زۆر نوخبە و ڕۆشنبیر بەعام و کۆمەڵانی خەڵکیش کۆمەڵانی خەڵک ئەوە نەبوو کە دڵێکی خۆشیان لە ئاغاوەتی و شێخە بێت کۆمەڵانی خەڵکی زۆر بێزار بوون لەو توێژی شێخ و ئاغا و سەروی کۆمەلگا چونکە زوڵمیان دەکرد ڕعەتیان لە ژێرەی دڕووی دەکرد مڵک و ماڵی ڕعەتیان دەخوارد ڕعەت کاری بۆ دەکردن هەمووی دەچوو دەچتفانی ئاغا و شێخەوە شێخ بە نێوی ئیسلام و بە نێوی ئەو جورەشتانەوە هەمووی ڕسق و ماڵ و سەروەتی خەڵکی فەقیر و زەحمەتکەش دەچوو بە دیاری بۆ شێخ ئەوەیە کە بەڕاستی دڵێکی خۆشیان نەبوو و ئەمە زەمینەیەک بوو وەختێک ئەم شعارات و ئەم دروشمانەی ژێکاف دەگەیشتە کۆمەڵانی خەڵک بەجۆیان دەگەیشت زۆریان پێخۆش بوو کە ئەوە شتێکی تازەیە ئەم نووسراوانە ئەو دەم تا ئەودەم لە هیچێک لە شۆڕشەکاندا پەیامی سەرکردە و ڕابەرانی حیزب بە نووسراو نەدەگەیشتە خەڵک کۆمەڵی ژێکاف ئەوەی کردە باو یەکەم شت لێرەشتێکم بیرکەوتەوە ژێکاف کە وەکوتمان لە چلەکاندا هەبووە ئامانجی کوردستانی گەورەی هەبوو باشە بۆ ئەمە ڕووی کرۆ لە پارچەکانی تر وەکو بەڕێستان وتان و ئەندامی بووە لە سلێمانیا بۆ لە هەموو باشووری کوردستانە سیاست ئێمە کە بۆ یەکی لە ئامانجە گرنگەکانی ژێکاف سربەخۆیی کوردستانی گەورەیە شکاندنی ئەو سنوورانەیە کە ئیمپریالیزم دایناوە باشە ئێمە لە ئێستا لە دوای چەندین ساڵ هەندێک هێزی خۆفرۆش ئەیانەوێت دژی ئەمە بن کە هێزێکی ڕزگارکەر ڕزگاری کوردان بێت دژایەتی ئەمەگەن کە خەبات لە پارچەیەکی ترا بکە یاخود ئەڵێن بۆ فلان هێز لەیرن ئەمە تا چەند بۆیە ئێمە ئەو ڕۆدانیشتوین لێ کۆڵینەوە دەکەین لەسەر ڕێکخراوێکی کە 80 ساڵەوە پێشداوتە بە نێوی ژێکاف کە نەتەوەیی بووە کە فەرقی پارچەکانی کوردستانی نەکردووە تەنانەت مەسەڵەن یەکێک لە هەرن وەختێک کە کۆماری مەهاباد تێک دەسێ سەرکردە و ڕابەری ژێکافی کە دەگەڕدەپەڕێتەوە باشووری کوردستان یەکسەر قۆڕ هەڵدەماڵێ و لەگەڵ باشووری کوردستان دەکەوێتە تا مەکتەبی سیاسی دەڕۆ کار دەکات بەو جۆی نەداوەتێ چەند ساڵە دوای ژێکاف حزبێک دروستە بێت لە باشوور پارتی دیموکراتی کوردستان شەڕی هەموو کوردان دەکات لە پارچەکانی تر پێچەوانی ئامانجی ژێکاف کە ئامانجیەوە بووە ڕزگاری هەموو گەلی کورد بکات لە هەر شکاندنی سنوور بووە سنوورێکی ئیمپریالیزم دروستی کردووە ئەمە زۆر ڕاستە دەڵێم ئەو وەختێکی زەبیحی کە گەیشتۆتە باشوور وەکو
باشوورە کاری کرد کە دەگاتە ڕۆژاوە لە قامیشلو لە دمشق لەگەڵ هەموو نخبە و ڕۆشنبیری کوردی سووریا دووبارە پارتی کوردی سووریا دروست دەکەن و کارە دەکات دوای زەبیحیش دێ لە باشوورە خەباتەکە ئەوەنە دەڵم تا مەکتەبی سیاسی ڕۆیش لێرە ئەوەندە لە سووریا شەعینی شدا ئەمە حقیقەتێکە ئەوە بڕوایان بە دروشمەکانی خوانە بوو کە کورد یەک وڵاتە کورد یەک نیشتیمانە کورد یەک نەتەوەیە بۆیە کاریان بەوە کرد نەخێر بەداقەوە دوای ئەوەی کە ئێمە لە دوای جمهوری کوردستان لە مەهاباد کە ڕووخاوە بەو دەردەیان برد ئیتر ئەو بزافی ئەوەی کە ئێمە ئێرانین خەبات لە ئێرانە خەبات لە عێراقێ حیزبە دیموکراتەکان کە دروست بوون بە فیتی ئیستعمار بە فیتی ئەو وڵاتانێک کە نایان دەویست کورد بێتە شتێک ئەم حیزبی دیموکراتانیان کە دروست کرد بە بیانوی ئەوەی کە ئێوە لە چوارچێوەی ئەو وڵاتەی کە تێیدان تازە ئەوە بۆتە ئەمری واقع ئێوە تازە دابش کراون ئێوە بەشێکتان ئێرانین بەشێکتان عێراقین کوردی عێراقین بەشێکتان کوردی تورکیان بەشێکتان کوردی سووریا ئەوەیان بەسەردا سەپاندین ئێستاشی لەگەڵ سیاسەتی پەرتکە و زاڵ بە ئێستاشی لەگەڵە ئێستاشی لەگەڵ کە وەکو وتمان خەونی ڕزگارکردنی کوردستانی گەورەی هەبوو وشکانی ئەو سنۆ دەستکردانە لە دوای ئەمە هەندێک هێز دێن چۆن بڵێن ناوەکەی دەگۆڕن بۆ حزبی دیموکراتی یاخ هەر کۆمەڵگە دەگۆڕن بۆ حزبی دیموکراتی کوردستان ئامانج لەم گۆڕینە چی بوو واروەها ئەمە بچووکردنەوەی خەونی ژێکاف نەبوو لە مەهابادە ئەزانین چۆنە ئەوانیش هاتن بە تئۆری بە سیاست و بە ئەوەی کە بیسەلمێنن کە دروژمەکانی ژێکاف لەو ڕۆژەیدا یا ئەم ڕۆژی لەگەڵ بە دوای هەشتا ساڵ دروستبوونی دەوڵەتی کوردی خەونی شاعیرانەیە جەنابی مامجەلالی وای فەرموو 15 ساڵ لەوە پێش لە تورکیا کوتی سربەخۆیی خەونی شاعیرانەیە ئەمە لە مێژە ئەو ڕۆتە دەستی پێ کردو ئەرزم کردی هەر دوای ڕووخانی کۆماری جمهوری مەهاباد لە جمهوری کوردستان لە مەهاباد ئەمە ئیتر وردە تەزریق و هاتە ناو خێنی ڕۆشنبیر و خوێندکاری کوردەوە نوخبەی کوردەوە کە بابە من کە دابەشکراوم و ناوم عێراقێ کوردی عێراقم من عێراقیم ئەوە نیە ئێستاشی لەگەڵ بێ حیزبی کۆمونیستی ئێران کورد دروستی کردووە حیزبی شوعی کورد دروستی کردووە کۆمەڵەی ئێرانیە کورد دروستی کردووە حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو ئێرانەکان بەدواوە دیموکراسیان بۆ ئێرانێ دەوێت جا ئەو جار نەک سەربەخۆیی خودموختاریان بۆ کوردستان دەویست ئەمە ساڵانێکی دوور و درێژی پەنجاکان و شەستەکان و هەفتاکان و هەشتاکان ئێمە دەو خەباتەی دابووین کە دیموکراسی بۆ ئێران خودموختاریی بچووک فەرهەنگی بێهرچەشی بێزادیر ئەبەو نێوە بۆ کوردستان یا بۆ عێراق ئەمە ئەو شعارات و ئەو دروشمە سەرکیانەی دەوڵەت خوازی و سربەخۆی خوازیمان لانە ئەوە بوو کە جمهوری کوردستان لە مەهاباد دروست بوو و ئەمە بەداخەوە زۆری دەوام نهێنا هەر 11مان بوو چونکە دەوڵەتانی متفق سازا بوون کە دوای شەڕ تەوا بوو شەڕی عالەمی دووەم و جیهان تەقسیم کراوە دووبارە کورتیچی پێ نەبڕا کورد فقەت و فقەت ئەوەی پێبڕاکە سەرکردەکەی دووبارە بچێتەوە سەر سێدارە و قازی و هاوڕەکانیان ئەدام کرد و جەماعەتی ژێکافیش بڵاویان پێ کرد و هەڵاتن و ئەو تەشکیلی ڕەوتی دروستبوونی حیزبی دموکراتی کوردستان و جێگرتنەوەی بە ژێکاف بەڕاستی ئەوە تەوەرێکە کە دەبێت زۆر ورد لەسەری بکۆڵینەوە بۆچی دەو زەمانیدا دەو ڕۆژیدا کۆمەڵەی ژێکاف کە بەرنامەیەکی استراتیژی درێژخایانی دانابوو کە کۆمەڵانی خەڵک ئامادە بکا بە بیری نەتەوەیی کۆمەڵانی خەڵک ئامادە بکا بە عیلم و معرفەت و زانست و دانیش کۆمەڵانی خەڵک بزانێ لە خۆڕا دەست بۆ چەک نەبن ئەو ڕەوتە بەسراوە گەیشتە ئەوەی کە بە حیزبی دموکراتی کوردستان و یا هەروەتر لە پارچەکانی تر و ئێمە قەناعەت بێنین کە ئێمە عێراقین ئێمە ئێرانین و ئێمە خەڵکی تورکیە مامۆستاکیان زۆر سپاس ماندوومان کردین پێم خۆش بوو گفتوگومان درێژە بکێشێ بەڵام بەداخەوە زۆر دوور درێژە و ڕاستی پێم خۆش ئینشەڵا لە دەرفەتێکی ترە درێژەی پێدەینە باسانە دەست خۆش بێ سپاس ماندوومان کردین سپاس بۆ تە بچاوەکە مەمنونم سپاس بۆ ماندوو دەستان خۆش بێ بینەرانی هێژە لێرەدا دێنە کۆتایی بەرنامەیەم جارەمان هەر لەم بەرنامەشدا گەشتین بەو ڕاستیەی کە مێژووی
کۆمەڵی ژەکاف دەگەڕێتەوە بۆ پێش ساڵانی چلەکان و مێژوویەکی جیاوازیە لە حەزبی دیموکراتی کوردستان خەونی گەورەی شێبوو بۆ ڕزگاری گەلی کورد تا بەرنمەیەکی تر هەر شاد